بۆچی لە کوردستان کارەبای نیشتیمانی کەمە؟ کۆمپانیای قەیوان و کار چۆن بە خۆڕایی لەسەر حسابی غازی گەرمیان سەدان ملیۆن دۆلاریان دەست دەکەوێت. سولی تایمز زانیاری و نهێنیەکان لە زاری 2 پەرلەمانتاری عێراقەوە ئاشکرا دەکات. ساڵانە هەر لەگەڵ هاتنی وەرزی گەرما کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە و حکوومەتی هەرێمیش هەرجارە و بیانوویەک دەدۆزێتەوە بووی. بۆ ئەو مەبەستە سولی تایمز بە دوواداچوونێکی ڕۆژنامەوانی کردو لە زاری 2 پەرلەمانتاری عێراقەوە ئەوەی زانی کێشەی کارەبا پەیوەندی بە 2 کۆمپانیاوە هەیە کە بە خۆڕایی غازی گەرمیان بەکاردێنن و لە بەرامبەردا ملیۆنان دۆلاریان دەست دەکەوێت. سەبارەت بە کارەبا و کێشەکانی هەریەک لە سەرکەوت شەمسەدین و غالب محەممەد پەرلەمانتارانی هاوپەیمانی هیوا لە عێراق بە سولی تایمزیان وت سەرچاوەکانی بەرهەمهێنانی کارەبا لە کوردستان بریتین لە بەنداوەکان کە لە ئێستادا بەهۆی کەمی ئاو واک پێویست کارەبا بەرهەم ناهێنن. ئەو وێزگانەی کارەبا بەرهەمدێنن 3 وێزگەی تەولیدن بە ناوی ئەحمەد ئیسماعیل کە لە شارەکانی هەولێر و دهۆک و سلێمانیدایە، وێزگەی کۆمپانیای کار لە هەولێرە و وێزگەی کۆمپانیای قەیوان لە بازیانە لە سلێمانی. تەواوی ئەم وێزگانەش جگە لە بەنداوەکان لە کێڵگەی غازی کۆرمۆر لە گەرمیانەوە غازی سروشتیان پێدەگات بۆ بەرهەمهێنانی کارەبا جگە لە وێزگەی دهۆک کە بەهۆی نەبوونی بۆری غاز ناتوانێت کار بکات. سەرجەم وێزگەکانیش بەبێ بەرامبەر غاز بەکار دەهێنن کە ئەگەر بفرۆشرێت داهاتەکەی لە نەوت زۆر زیاترە بۆ هەرێمی کوردستان. دوو نوێنەرەکەی سلێمانی بە سولی تایمزیان وت وێزگەکانی قەیوان و کار ڕۆژانە بڕی 135 ملیۆن پێسێجا غاز وەردەگرن بە بەلاش لە کێڵگەی کۆرمۆر لە گەرمیان و 1 سنتیش نادەن. ئەو کارەبایەشی بەرهەمی دەهێنن دەفرۆشرێت بە حکوومەتی عێراق بە بڕی 100 ملیۆن دۆلار لە بەرامبەردا حکوومەتی عێراق جگە لە پارە گازوایلیشیان پێدەدات بەبێ بەرامبەر کە کۆمپانیاکان گازوایلەکە لە هەرێم دەفرۆشنەوە. پەرلەمانتارەکان ئەوەشیان خستە ڕوو کۆمپانیای کار و قەیوان لە بەرامبەر ئەم هەموو داهاتانە نەپارەی غاز نەکارەبان نەسوتەمەنی و نەباجیش دەدەنە حکوومەتی هەرێم و هەر لە بەرژەوەندی ئەم 2 کۆمپانیایەش بە بەهای ملیۆنان دۆلار ڕۆژانە غازی گەرمیان بەکار دەهێنرێت و کارەباکەی دەفرۆشرێت بە عێراق لە کاتێکدا کوردستان خۆی کێشەی کەمی بەرهەمی کارەبای هەیە. لە درێژەی قسەکانیاندا غالب محەممەد و سەرکەوت شەمسەدین وتیان ئێمە ئاگادارین کە هەردوو حیزبی دەسەڵات چۆن لە پێناو ئەم گرێبەستانەی قەیوان و کار دەیان سازشیان کردووە و لۆبی دەکەن هەموو توانای سیاسی خۆیان بۆ بەرژەوەندی ئەم کۆمپانیایانە بەگەڕ خستووە و تەنانەت بەشی کارەبای کوردستانیش دەفرۆشنەوە بە عێراق. بەڵام لە پێناو موچەی هاوڵاتیان ئامادە نین نەک نەوت و داهات بەڵکو داتای فەرمانبەرانیش ڕادەستی بەغدا ناکەن. پەرلەمانتارەکانی هاوپەیمانی هیوا سەبارەت بە گەڕاندنەوەی داهاتی سلێمانی ئەوەیان بۆ سولی تایمز ئاشکرا کرد ئەوەی تیمی پارتی لە حکوومەت دەربارەی داهاتی پارێزگای سلێمانی خستیانە ڕوو پڕیەتی لە چەواشەکاری لە کاتێکدا باسی ئەوە ناکەن چۆن بەمەبەست پەرەپێدانی کێڵگەی نەوت و غازی سلێمانی پشتگوێ خراوە و تەنیا بۆ قازانجی کۆمپانیاکانی خۆیان ئەو بەشەوە بەرهێنانیان تێدا کردووە. هەروەها خۆشیان لەو ڕاستیە دەشارنەوە کە غاز چ گرنگیەکی هەیە و چۆن دەتوانرێت بۆ بنیاتنانی ژێرخانی ئابووری بەکار بهێنرێت. بەڵام ئەمان خستویانەتە خزمەتی چەند کۆمپانیایەکی سربەخۆیان. پەرلەمانتارەکان لە کۆتایی قسەکانیان داوتیان چەتەکانی کوردایەتی بە شێوەیەک یاساکانیان داڕشتووە کە لە بەرژەوەندی کۆمپانیاکانی خۆیان بێت و سەروەت و سامانی نەوەکانی داهاتوش تاڵان فرۆش کراوە. هەردوو کۆمپانیای کار و قەیوانیش پشکی شێریان لەو تاڵانیە بەردەکەوێت. بۆیە کاری دروست ئەوەیە ئەو یاسا و ڕێنماییانە هەڵبوەشێتەوە کە سەروەت و سامانی ئەم وڵاتەی خستۆتە خزمەتی کۆمپانیا زەبەلاحەکان و ژیانی هاوڵاتیانیش تا بێت دژوارتر دەبێت. ئەوەش لە کاتێکدایە بە درێژایی 10 ساڵی ڕابردوو نەداهاتی ئەو کارەبایە دیارە کە دەڵێن دەیفرۆشین نەخراوەتە خزمەتی سێکتەری کارەبا و هاوڵاتیان و نەکێشەی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەر کراوە.